خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پیاوێک دێتە خزمەتی دەفەرمێ ئێمە کچێکی هەتیومان لایە کچێکمان لایە هەتیوە ئیتر بزانە کوڕە زایەتی کچە زایەتی چیەتی هەتیوە و باوکی نەماوە ئێمە بەخێومان کردووە ئێستا کەسێک هاتۆتە داوای ئێمە بەدڵمانە کەسێکی تریش هاتووە بەدڵمان نییە یەکیان فەقیرە یەکیان دەوڵەمەنە دوو داواکاری هەیە ئەم ئافرەتە دوو داواکاری هەیە ئێمە حەزەکەین شوو بە دەوڵەمەنەکە بکە ئەو حەزەکە شوو بە فەقیرەکە بکە دڵ وەکو مێش وایە ئەڕواتە بان شیرینی ئەڕاتە بان پیسایش دوو لە ڕێبەڕێستە ئێمە حەزەکەین شوو بە دەوڵەمەنەکە بکە ئەویش دەڵێ نە من شوو بە فەقیرەکە ئەکەم فەقیرەکەم بەدڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی فەرموو نەیفەرموو دەستان خۆش بی ئەوەی خۆتان بەدڵتان هەر ئەو بکەن ناوەڵڵا ئەو دینی خوا نییە ئەوە دینی عەشایرە دینی خوا نییە بە هیچ جۆرێک ئەوە منهەجی خوا نییە منهەجی پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم بۆیە وا قسە دەکەم چونکە گەنجێکی زۆر هەیە دڵی شکێنراوە بە ئاواتی خۆی نەگەیشتووە ئاواتیان خستە ژێرگڵەوە بەس تەنها لە پێناو ئافرینیەکە بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لم ير للمتحابين مثل النكاح مادام ئەم دوو کەسە زۆر زۆر یەکتریان خۆشە واتە یەکتریان بەدڵە هیچ حەلێک نییە ئیلا زەواج نەبێ مادام ئەو ئافرەتە دەڵێ شوو بە فەقیرەکەکەم بیدە بە فەقیرەکە ئەوەی ئەو بەدڵێتی بیدە بەوە نەک ئەوەی کە خۆت بەدڵتە ئەوە دینی خوایە ئەگەر دینی خوا تەطبیق بکرێ هیچ ملحیدێک بۆی نەدەم درێژی بکات بەڵام کە دینی خوا تەطبیق نەکراو عرف و عادەت تەطبیق کرا ئەو کاتە بێدینەکان قسەمان پێ دەکەن و قسە بە ئیسلامیش دەکەن ئەوە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم